ئەوانە دیمەنێکن جیهانی هەژان منداڵان پشویان بۆ هەڵنا چێشرێت. حکوومەتی سەرۆکی سووریا تاوانبار بە هێرشێکی چەکەکانی کیمیایی بۆ سەرمەدەنیەکان کرا، ژمارەیەکی زۆر مردوون. وەڵامی ئەمریکا بۆ ئەو هێرشەی سارینا هاویشتنی نزیەکەی 60 موشەکی کروزی تاماهاوک بۆ بنکەی ئاسمانی سووریا بوو. ناکرێت ڕگە بدەیت کە هەر ژنۆساید ئەوە ڕووبدات. وێ دەچێت ئەمریکا تەنیا لایەنێک بێت ئەو کارە ئەنجام دەدات. هەندێک دەڵێن دەستوری ترامپ بۆ ئەم هێرشە موشەچیە ئاماژەیە کە ئەمریکا خەریکە وەک پۆلیسی جیهان خۆدەهاڵتەنی و مەسەلەکە، بەڵام هەرکەس لەگەڵ ئەو بۆچینە نییە. بۆچی پێویستە ئێمە تۆڵە بزێنینەوە؟ شوێنی ئێمە نییە کە کارێکی بۆ ئەنجام بدەین. ئێمە سووریانین، ئێمە ئەمریکاین. کەسانی تر استراتێژیان بۆ پرسیارە. بێزار بوومە کە ڕێبازێکی گشتی یان پلانێکی بۆ ڕێبازی گشتی نییە. سەرۆک ترامپ بڕیاری خۆی شی کردەوە. هەوڵەکانی ساڵانی پێشوو بۆ گۆڕینی ڕەفتاری ئەسەد بە تەواوی شکستی خوارد و زۆریش دراماتیکە. توێژێنەر بنجامین حەداد لە ئەنستیتۆی هاتسنە. پرسەکە مەزنە گەلۆ ئەv عێریشەکە تۆلستاندنەیە لە دژی ئەسد گۆچەکێن کیمیاوی بکارانیە ئان گوهرتنەکە مەزنە درێبازا دیپلۆماسیدە بۆ گوهرتنا ڕێجیما ئەسەد. سەناتۆر باب کۆرکرد چاوەڕوانی کردداری زیاتری لەشکری ناکات. بۆ کەسانێک پێیان وا بێت تێ هەڵچوونێکی گەورە بەڕێوەیە وان نییە هەڵی دەسەنجێنین و دوایی هەنگاو دەنین. سەناتۆری دموکرات بن کاردن دەڵێت ئەسەد ناتوانێت بەشێک لە چارەسەریەکە بێت. ئەو دەبێت سەبارەت بە ئەنجامدانی تاوانی شەڕ بەرپرسیار بکرێت، بەڵام پێویستە گوێمان لە ڕێبازێکی ترامپ بێت کە بتوانێت هێزەکانی هاوپەیمان کۆبکاتەوە. کەسانی تر لۆمە دەخەنە سەر ئۆباما کە هەڕەشەی لە ئەسەد کرد، بەڵام هەنگاوی نەناوە. دەبوایە کارێک ئەنجام بدرێت. لە جیاتی دەمەتەقەکردن کە داخوات دەبێت ئەمریکا ڕۆڵی پۆلیسی لە جیهاندا هەبێیان نا، هەندێک دەپرسن جیهان دەبێت چۆن بێت ئەگەر کەس دەسەڵاتی بەسەریدا نەبێت.